ساڵتان لێ بکاتان باش ئێوارەیەکی دیکە هاتمەوە خزمەتی ئێوە لەگەڵ هەمان قەڵەم و هەمان هەستی تایبەت و بەڕێز و هونەرمەند و نووسەر ساڵح بێچار. وەکو بەڵێنمان پێدابوون لە بەشی دووهەمی پرۆگرامەکە کۆمەڵە پرسیاری دیکەی تایبەتمان دەبێت ئاراستەی بەڕێزیان دەکەین و وەڵامەکانی بە سەرنجەوە گوێ دەگرین. لەگەڵم بن و ئەم بەشەی دووهەمی پرۆگرامەکەمان هەندێک پرسیاری تایبەتی تێدا دەبێت. مامۆستا زۆر بەخێر بی، خۆشحاڵم کە سپاس بۆ بەشی دووهەم لە خزمەتتان. بەڕێستان ساڵح بێچار کۆمەڵە بەرهەمێکی زۆری بەڕێستانە بینین وەکو شێوازی سربەست، شعری سربەست. لە هەمان کاتە شێوازی لیرک بەشێکی گەورەی بەرهەم و نووسینەکانی ئێوەی داگیر کردووە. تا چەند بەلاتانەوە گرنگە پەیام و تێکستی شاعیر لە ڕێگەی گۆرانیەوە بگاتە خوێنەر، ینی نەک تەنها نووسینێک بێەوە، و ئەگەر واشە پەیوەندی نێوان گۆرانی بێژ و تێکست نووس گەیشتۆتە کوێ؟ بڵێ گەیاندنی یا گەیشتنی پەیام بێگومان لە ڕێی شعری لیریک یا شعری گۆرانیەوە خێراتر و فراوانترە. هەر بۆ پێودانگەی تۆ شعرەکە ئەگەر نالیریک بێت یان نەکرێ بە گۆرانی، دەکرێت لە توی کتێبێک گۆڤارێ ڕۆژنامەیەک یان چوزانم لاپەڕە و ئەکاونتێکە کەسانێکی هەوادار، کەسانێکی ئارەزومەند ببینن. بەس وەختی هەمان ئەو شعرە دەکرێتە گۆرانی، ڕۆح دەکرێ بەبەریە، ئەو شعرە نەمر دەبێ وەکو نووسین بۆ کەسانێکی تایبەتە لە کتێبێکە، بەڵام کە کرا بە گۆرانی بەڕاستی بۆ هەموو تەمەنەکانە، بۆ هەموو با بڵێین حەزە جیاوازەکانە. هەر کەسێک لە شوێنی خۆی لە ڕادیۆیەکەوە لە کەناڵێکە وەختی گوێ لێبێ، زۆر جار جۆرێک لە ئیجباریشی تایە تۆ لە ڕادیۆیەکەی تر ئەو گۆرانی دابەزێ داوات نەکردووە، بەڵام ڕەنگە سەرنجە ڕابکێشێ. ئەمە لە دەرەوەی ڕێکلام بڵێم زۆر جار ڕوویداوە. بەڕاستی من هاوڕێ و دۆستی ئازیزم هەبووە وتیان وەڵی فڵان گۆرانی چۆن وەڵی جێی سەرنجیان بۆ یان چێژیان نەبینیوە، ئەگەر لە کەناڵ بوو بێ حەزی کردو مەسەن لە یوتیوب یا لە کەناڵەکە بزانێت تایتڵەکەی شعری کێ یان لە ڕادیۆکە بێت وێڵ بۆ بەدوایە، ئەنی کە زانیوێتی منە زۆر نمونانە پێیان سیر بووە لە جیهاندا ببرەستش پێ لە جیهاندا کۆمەڵە هونەرمەندی تایبەت هەن کە خەڵکی بەهۆی تێکستەکانیانەوە لە دوایان دەگەڕێت، بژاردەی ڕاستیان هەیە بێگومان. جا بۆیە شعری گۆرانی ئەو شعرانن کە چانسیان هەیە کە بەڕاستی نەمرترە بن. ئێستا هەر بۆ نمونە تۆ باسی شاعریشی گەورەی وەک حەزەتی نالی بکە، دڵنیا دەکەم زۆربەی خەڵک ئەوانەی کە تەنانەت حوسڵەی خوێندنەوەی کتێبیشیان نییە، بەڵام لەگەڵ وتت نەمردم من ئەگەرم جارە بێت و خێرا بۆ تەواوەکە لەبەرەتی، ینی ئەوەندەی بیستووە بە ڕەنگە ینی زیاتر لە 10 هونەرمەند ئەو شعرە بەرزەی نالیان خوێندبێ یان مەحویل وتکە بە هەمان شێوە لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆی بە باعمرم. ڕەنگە بەڕاستی زۆرینەیش خەڵک لە کاتێکە هەر خودی دیوانی و شاعرە گەورانە چەندی شعرێکی تایە کە ڕەنگە کاریگەرتر بێ بۆ خوێنەر، بۆ کەسێکی ئەوە، بەڵام بۆ کەسێک کە لە ڕێی گۆرانیەوە نەبیستووە نییە و شعرە نییە. مۆساواسی شاعر گەورەکانی کوردەوە کردین لە بەرهەمەکانی خۆت، بەرهەمێکت هەیە کرابێ بە گۆرانی و جوان و ترابێ و لە لات تایبەت بێ؟ پرسیارێکی جوان و گرنگ و هەستیاری شانی. هەڵبەت من بە تێگرا بە شعری گەورە و مناڵانەوە زیاتر لەسەر شعرم کراوە بە گۆرانی. یەکەم شعرم تەبان ساڵی 1970 کاک زاید جەلال کردی بە گۆرانی. ئەو دەمە تاواکردنی کاسێتێک زۆری دەویست، تەنانەت بڵاوبوونەوەی کاسێتەکەی کەوتە ساڵی 90 ساڵێک پێش ڕاپەڕین. کاڵم زیاتر لە 100 شعر
شاید دەر لەو سەدا ڕایان گرتە بم یان زیاتر لەوانی کە گوێیان لێ بگرم و تەنانەت ئەگەر شعری خۆشم نەبوونایە ڕەنگە هەر گوێم لێ بگرتنایە ئەنی ئاواز و ئەداکردن لە ئاستێکی بەرزابوون تر شعرەکە بەجێڵم بۆ خەڵک بەڵێ بەس بەداخەوە کە لەبەر کۆمەڵێک هۆ احتیبارات جەنابتانەزانن نەگەشتوینەوەی بڵین فلان گۆرانی و فلان گۆرانی هەر بەو وشەیە ڕەنگە دەیان لەو هونەرمەندە ئازیزانە کە هەمویان هاوڕێ و ئەزیزی منن دڵیان بێشەیان ئیترەوەش ئاواز دەورە بینێ سەردەم و تەکنۆلۆژیا و حەز و بیستری جلەکانش دەورە بینێ بەداخەوە کات لەگەڵ بەڕێستان زۆر خێراتر ئەڕوامە مسا من کۆمەڵێک ناشە بڵێ تەواو زۆرم نزیکم لە تەواویەوە بەڵام بۆیە ناچارم هەندێک لە پرسیارەکان ئەمێ لە جدیاتەکان لا ئەچم ئەکەین بە دوو بەش کەسێکە ئەوە گەورەیە بە ڕێزەبی بەخشیوێ سەبەتەکان بە قوربانی دەکەم ناوە ئەوە لە پەخشا مەمەسا چونکە من بەڕاستی ئەزانم کاتی بەڕەسام زۆر گرت بوو بە یەکێک لە یادەوەری خۆشەکانیشم ڕێخستنی ئەم بەروارە ئەو قسێژە لە بیرم بمێنێتەوە ڕۆژەکانی هەفتەمانەوەی تاقی کردەوە ڕێکەوت نانێ ئەم ڕۆژ نەبایە من هەر لە خزمەت سپاس دەکەم یەکێکن لە کەسایەتە زۆر تایبەتەکان کە زۆر هەستی بەرامبەرتان لا گرنگە دەستان خۆش بێت و بەڕاستی مرۆڤ شایەتی ئەوە بدا کە لە ئاست کەسێکی گەورەکە هەم بە ناوەڕۆک و هەم بە کرداریش بەو جۆرە مامۆسا وەکوتم هەنێک پرسیار دوور لە جدیات هەمە حەزەکەم یەکەمیان پرسیاری ئەو کەم ئەگەر دەقێکی شعری هەبێت هی خۆت نەبێت حەزت لێ بێ حەزت کرد بێ هی تۆ بێ لە شاعرانی تر چەند شاعرێکم بیستووە لە دەقە شعرەکانی بەڕێز ئاواتیان خواستۆ هی ئەوان بێ تۆ شتێکی وا لەگەڵت ڕووی داوە ئەگەر وا بێ چ دەقێکە چ شاعرێکە بە دڵنیاییەوە من دەقی فەنابوونی هێمنی مامنادر کە تا ئێساش با بڵین لە نزیکیشەوە زۆریەک ناناسین بە ئەوەش بڵێم بۆی کە بینەری ئازیز و جەنابتان دڵنیا بنەوەی کە مەم جامەلە نییە بەس بەڕاستیشێکە لەو تێکستانی کە جەنابەت باسی شعری گۆرانیت کرد زۆر پێی ئاسوودەم و تەنانەت زۆر جار ئەحساسەکەم چۆنەڵێ ئەولادی خۆمە ئەحساسەکەم شعری خۆمەوەندە ینی زۆری لێ ڕازیم زۆر تێکستێکی جوان تێکستێکی بەڕاستی ئیتر شایانی گوێ لێگرتنە شایانی خوێندنەوەی دەستان خۆش بێت دەڵێن ناوی مناڵەکان بەگشتی زۆر تایبەت و مانادار و زۆر بە وردی هەڵبژێراون واتای ناوەکان چیە گەێنە بۆ بەڕێستان و تا چەندێک پێتان وایە کاریگەری لەسەر کەسایەتی مرۆڤ دەبێ اونجا ئەگەر ناوەکانشیان بۆ بینەرەکان و بۆ منیش باسکردنگی سوپاس ڕاستی بۆ هەر کەسێک کاک دیاری کە لە کایەکی فەرەنگیە کار دەکات بێگومان نەک ناونانی مناڵایی تەنانەت ئەگەر ناونانی کتێبێک دوکانێک هەر شوێنێ بێت جیاوازە بێت لە کەسێک کە ئاساییە مەسەڵەن هەر ناوی مشکلەی نییە بۆیە ڕاستە من ناوی مناڵیش هەڵبەت بۆ هەموو ناوێکیش ئەتوانم بڵێم پێناسی سەردەمی خۆیەتی من تەمەندرێژ بن لەگەڵ مناڵی جەنابتان و بینەرانی عزیز 5 مناڵمان هەیە دوو کوڕ و سێ کچن چاویان ماچەکەم کاکە مەبەست کە نۆبەرە و کوڕی گەورەمانە واردی 91 ینی 91 بەڕاستی وشەی مەبەست ناوی مەبەست ئەگەر نەڵم هەر نەشبوو زۆر دەگمەن بوو ینی بەڕاستی ینی دوای ئەو بەهەست گیانێت بەهەست ئەتوانم بڵم هەر نەبوو بەهەست ئەو کاتە 94
بۆ ئێستاژێکێکە لە ناو بەڕاستی ینی کە ینی دوای ئەو کاکە پێویست چی خۆمان پاشای پیاڵین زۆتر لە ماڵا بەس ناوی پێویستە دوای ئەو پەیوەستیان پەیوەستکەیتر پەیوەستی تۆ لەگەڵ ئەو لەگەڵ خێزان ئەو لەگەڵ کۆمەلگا دوا مناڵمان مۆدێرنە ئەڤژیانیان ئەڤرێست ئیترە کەوتە 2000ەکانەوە ئەو ئەڤرێستی تر وەک کە هەموو دەزانین بەرزترین لوتکەی دنیاە بەڵام بێگومان هەرەکە و ئامانج و ئایندەبینی لە پژناوەکانیانەوە هەیە کە وەک باوچێک یان دایکیان وەکو دایشێکە و ناومان پەسەند کرد منداڵەکانە سەر لەگەڵ گەورەبوونی خۆیان چەند لەگەڵ ناوەکانیان هەستەکەن ئەو پێویستیان ئەوان کە چەند هەست بەوەکەن ئەو پێویستیەکە بۆ تۆ پێویستە پەیوەست بێ بە تۆوە ینی هەمان ئەو گونجاوی ناوەکە لە کاردانەوەی ناخێویش هەیە بۆ تۆ یەک شتمان بیر نەچێ کاک دیاری ئێمە ڕاستگۆ بین هەمیشە تەنانەت دیاریە کە بۆ دێت ئەوە ناوی جەنابیشتە کە بەڕێستان جوانترین دیارین جیاوازە لەو هەمان ئەو شتێک کە تۆ خۆت بیکڕیت یعنی ئەوەی کە کەسێکی کە شتێک بۆ تۆ هەڵەبژێرێ بە دڵنیاییەوە قەت ناتوانێت 100% و پاشانیش ناو من بەخۆیشمەوە ڕەنگە جەنابیشە تووشی ئەو یعنی بە خیاڵتا هاتە بێ یعنی وانییە بە تەواوی ڕازی بووبین لە ناوی خۆمان بەشەی تێکبەدەێک لە تەبەنیشا لە ڕیت هەرزم کردی سەرەتایی وەڵامەکەوتم ناو پەیوەندی بەسەر دەموکاتی خۆیەوە هەیە لەبەرەوە گلەیم لیان نەبیستووە یەک لە مناڵەکان نەبێت کە بەبێ ناوهێنان جاروبار ئەوەی وتووە کە مەسەلەن لە ڕەگەزی بەرامبەریشی ئەو ناوە هەیە ئەوەی تر پێش ئەوانیش و بە ئێستاشەوە زۆر ناو هەبووە ینی میژ هەمان نەمان حاڵتم ڕیا لە زانکۆ لە یەک شوێنە ئەوە بەڵێ ینی ئەوەشی تر ئەبێ ئێمە ئاسایی وەری بگرین ینی ڕەنگە ئەوە دیدێکی جوانتری کۆمەلگای کوردی دەرخات کە جیاوازی تەنانەت لە ناوی ئەو دوو ڕەگەزیان ناکات ئەوەش ئەنی ئەکرێمە بەو دیوایە هەر نێرومێشمان نییە جیاکارێک لە دیالێکتی سۆرانیوانە بڵێ وەک پێشتر ئاماژەدرا لە دیالێکتەکانی ترا یا لە هەنە ناوچە ڕەنگە هەبێ کە بە بڕای من ئەوەشیان نەبوونەکەی ینی با بڵین ئیمتیازە تاوەی کە هەبێت هەمانمە بەس بۆیانی لای ئێمە بەڕاستی ئەو نەبوونە تایبەتمەندی و باشی زیاتری بەڵام ئەوەش بۆ من گرنگ بوو تۆ دوای هەموو ساڵەکە من ئەڵێم بەهەست هێشتا ئەساس کرد بە جووی تۆ وشەیەکە کە ڕەنگە زۆر عەرە بەڵێ مەئلوف نییە ینی زۆر دووبارە نییە سواو نییە گرنگیانیەوە بەڕاستی و زۆر خۆشە ناو مامۆسا واتاکەی هەندێک ناو هەیە واتاکەی لەگەڵ زەمن کۆن نابێت خۆشحاڵم و سوپاسی باوکی بەڕێزمەکەم و دایکم کە مەسەن ناوەکەی خۆم هەسەکەم کۆن نابێت لە هەموو کاتێکە دیاری هەردیاریە بەڵام هەندێک حاڵەتی تر هەیە و گرنگیەکە لە لای من ئەوەیە کە دایک و باوک بۆ گەورەبوونی منداڵ ئەوە دەسەلمێن کە وەختی خۆی ئەوان بە پەرۆش و بیریان لە چونکە هەندێک هەسێ بەڕاستی بەداخەوە کە هەستی پێکات بیری لێ نەکراوە تۆ بە پێویست دەستی ئەوە خۆش بێ بە بەختن تەمەندرێژ من کە ڕۆڵەی ئێوەن لەگەڵ سپاسانەکەم مامۆسا لەگەڵ شاخەوانیە و مێژووی شاخەوانیتان چۆن دەستی پێکردەوە ئاگداری ئەوەشین و ڕاستە دەستان خۆش بێ ورد چوونەتە ناو تۆزە پێش ئێستاوان لە خۆتەوە گوێم لێ بوو باسە کرد هەسم کرد ڕێنوێنی خەڵکیانی دیکەشەکە قوربانت ڕاستی لە دەرەوەی شیعر لە دەروی ئەدەب حەز و خولیا و ئەوم بۆ زۆر باریتر هەیە مەسەیەک لەو بارانە ڕەنگە
بۆ زۆر بینەر و گوێگر و ئاناین بێت نەتوانم بڵم لە ناوەڕاستی شتەکانە تەنانە لەگەڵ دنیای ئەلەکترۆن و کارە باش هاتووم و ڕۆشتوم و ینی تااقەت و حوسەڵە و وردەکاریم لەو باران شێکە بارێکە ڕەنگە زۆر بوارێکی زۆر کاڵەن علمی بەحتە ینی بەس ئەڕۆم لەگەڵی و هەندێک پێداویستی چوسانم ناوماڵوانە شەر خۆم جێبەجیانەکەمی ئەوە بەڵە شاخەوانی یەکێکە لەو کەلتورە زۆر جوانانەی کە من وەختێک بیرم لێ کردەوە 10 ساڵ بەر لە ئەمڕۆ 2014 کە هەموو پێداویستەکانی هەیە لە وڵاتەیە بەس خودی شەکە نییە شاخەوان نییە بەڕاستی هەر لە ماڵی خۆمەوە لەسەر ئەکاونتی خۆم پەیجێکم بە ناوی کۆمەڵی شاخەوانی سلێمانی دروست کرد کۆمەڵم بە ڕسمی دامەزران لەگەڵ یەک دوو برادەریکەیە بەس دوای ئەوان بابڵین شانی خۆیان لێ خاڵی کردیان ڕۆیشتنیانی بە تەنیا مامەوە ئەو کۆمەڵیان برد بەڕێوە بە ئێستاشەوە تەوان خۆشبەختیە شانازیە ئێستا ڕەنگە لە سلێمانی سەر و پەنجا دەستە و گروپ و ئەوانە هەبێ بەڵام هەمویان بەدان پیانانی خۆیان تەوان هەر لە ماڵە گەورەکەی کۆمەڵەوە هاتوون گەشتیان کردویان لەگەڵ حرمەتمەوە بڵێم فێری شێواز و ستایلی گەشتکردن بەڕێوەبردن احترامگرتنەوەنە بوون بەڵام دوای ئەو پێی خۆش بخۆی گروپێشێ بێ هەرەوەی کە پێش بەرنامەش عەرزم کردی ئەوە لە کووردا زۆرە بەداخەوە خۆی ینی هەر حەزەکە مشتی خۆی بێ بەڵام کۆمەڵە هەتا ئێستاش یەک لە کە بەدەمی خۆم ڕەنگە خۆش نییە بەس ئێمە بیستینەوە لە شاخەوانەکانی تر لەوانش کە تەنانەت ینی جیابنەوە بەو مانای ناکە خوا نەخواستە بە ناخۆشی جیابووبنەوە نا ئیتر بەپی دەرفەتی خۆی بەپی ناوچەکەی خۆی گروپێک کۆمەڵەیەک دەستێکی دامەزراندووە بەڵام دوجار هەمیان بەڕاستی زۆرینەی زۆریان یەکەم هەنگاویان لەگەڵ کۆمەڵە ناوە وەگەر حاشاشی لێ بکەن ڕوێنەکانیانەیە لە گەشتە سەرەتایەکانەوە کە ئەوانە هاوڕێی گەشتیاری ئێمە بوون هاوڕێی شاخەوان ئێمە بوون و تەنانەت هەر لۆگۆی کۆمەڵەکەش خۆم دروستم کرد یەک لەو بارانش کە حەز و سەریقەم لێتی دروستکردنی لۆگۆیە کاکە دیاری لۆگۆی کۆمەڵەکەش هەر خۆم دروستم کردو ئێستا لۆگۆیشی ناسراوە لە ناو شاخەوانان ناهەر لەمدی بەڕاستی لە بەشەکانی تریش و زۆر بە خێرایی بڵێم بەڕاستی کۆمەڵی شاخەوانی لە سەرەتاوە 14 دامەزرا لە 16 ئێمە یەکەم کەرنەڤاڵی شاخمان کرد هەر بۆ ئەوەی کە سەرنجی خەڵک زیاتر ڕاکێشین سەر و 300 کەس هات جێی سەرنج بوو لە کەرنەڤاڵی دووهەم 2017 کاک دیاری 1300 کەسمان بردە شاخ لە پێیجی کۆمەڵی شاخەوانی وێنەکانی ڤیدیۆکانی ماوە 50 پاسی کۆستەری 25 نەفەری و 30 نەفەری بە دوای یەکە 1 بۆ 50 هەمووی ڕەخەمی پێ و هەمووی بەفولی لەبەرەوە لە دوای ناوی کۆمەڵەوە ئێمە دروش پێکمانەیە بەرەو بە کولتورکردنی وەرزشی شاخەوانی لە هەرمی کوردستاندا خۆش بێ شار پێشەنگ بوون و سپاس بۆخوا سپاس بۆ هاوڕێنی هاوکارمان بوون ئێستا سیمایەکی جوانی بەڕاستی ئەم شارە و یان کووردە دنیای دەرەوە لەو شارەوە سەیری تۆکە ڕاستە بەڕاستی وەرزش یانی گرنگدان بە ژیان گرنگدان بە سروشت بەشێکی ژینگە پارێزیە بەشێکی ئاژەڵ پارێزیە ئەوە نییە هەر بچیتە شاخ زۆر ڕاستە من کۆتا پرسیارم وەک خۆم لە بەڕێستان دەپرسم سلێمانی بۆ ساڵح بێچار چییە بێ سلێمانی ئیداراکەیت کاک دیاری زۆر جوانە دوێت من لە شعرێک شاماژەم پێداوە بەڕاستی لە ئیتر پێویست ناکە کەسیش ناتوانێ گزارشت یان وەسفی دایک بکات من وەختێک دایکم ڕۆحی شاد بێت وەفاتی فەرمووە تاکە شتێکە سەبووریم پێی بێت لە دوای دایکم سلێمانیە بەڕاستی لەبەرەوەی کە هێندەی دایکم لە ئامێزی گرتم هێندەی دایکم
نازی هەڵگرتووم. ئەو قسە زۆر باوە هەیە هەموو شارەکان ڕاستە، ینی لەباری نەتەوەی ئینسانیەوە من بۆ خۆم سازش لەسەر سانتیمێک خاچی کوردستان ناکەم، هەمووی بۆ من یەک ماڵە یەک وڵاتە. بەڵام سلێمانی بەڕاستی تایبەتە بۆ من، ئەمە لە دەروی شارچێتی ئەو مافە بە هەر کەسێک کە دەم شارەکەی خۆی لە من زیاتر خۆش بوێ لەسەر ئەساسیەوە نییە خوا نەکا من شارێکی تر نا، بەڵام بەڕاستی ئەحساسی دایک و فرزەندیم هەیە لەگەڵ سلێمانی. هەر بمێنن و سلێمانیش پێویستی بە کەسانێک و ئێوەیە لە کۆتاییدا گەر شتێک ما بێ بندەم پرسی بێ بەڕێسامە بەستان بێ باسیکەن کات دەدەمە ئێوە دەتوانین هەر شعرێک بۆ سلێمانی بخوێنینەوە گەڵبادە پێش ئەوە بۆی بەتاڵی چێژ لە ئەو دقە جوانی سلێمانی وەرگین. من ماڵاوی خۆمەکەم لە بینەرەکانم و زۆر سوپاسی مامۆسای وەڕێز دەکەم ساڵح بێچار قەڵەمێکی تایبەت ئەو قەڵەمە تایبەتەی کە هەمیشە لەگەڵ خوێندنەوە و بیستنی هۆنراوە و نووسینەکانی چێژ وەردەگری، هەم زانیاری وەردەگری، هەم مرۆڤ ئەرێنی دەبێ بۆ ژیانی. هەر شاد و بەختەوەر بن لەگەڵ ئەو دقە جوانە جەتان دێڵم. شاری شاران بۆ سلێمانی شاری دایک، تۆ ئەو شارەی هەر چوار وەرزە لە هەمیشە بەهارە چی، هێندە شیک و خێرشیرینی هەر لە کچانی شارە چی، خۆر ئاوابوون لە گوێژەوە پڕ سیحرە سیمای نورانیت، خۆر ئاوابوون لە گوێژەوە پڕ سیحرە سیمای نورانیت، چی دەگاتە ئاستی جوانیت کە تۆ بۆ خۆت سلێمانیت. گڵۆپەکانی ناودڵە دەبنە ئەستێرەی ئێواران، چاو و خەیاڵ تێر نابن لێ شاری سەردەستەی شاران. سلێمانی تۆ شەوانە دیمەنێکی نەبینراوی، سلێمانی تۆ شەوانە دیمەنێکی نەبینراوی، هەر ئەڵێ مشتی ئەڵماسی لەسەر سینی هەڵڕژاوی، هەر کەس ڕۆژێ تۆ ببینێ دەڵێ بەهەشت هەر ئێرەیە، ئێوارانیش نوێبووشێکی تارە سورمەی ئەستێرەیە. بە کاگە ئەحمەدی شێخ قەسەم، بە کاگە ئەحمەدی شێخ قەسەم بەو مەرقەدی پیرمەسوورە، هەرە و کەسە دەزانێتەوە چەند ئازیزی کە لێت دوورە. سپاس و ڕێز.